بۆ لا سۆدیومیانداری بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسیمان کردووە لەگەڵ بەڕێزان گفتوگۆی زیاتر سەبارەت بە گرنگی کۆنگرە و مێژووی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. دکتۆر بە هەلەوە دەست پێ بکەین ئەگەر ئاوڕێک لە مێژووی پارتی دیموکراتی کوردستان بینەوە لە 1946 تا ئێستا بە کۆمەڵێک بارودۆخی ناوخۆیی و دەرەکی و هەرێمیات تێپەڕیوە و ئێستا یەکێکە لە بەهێزترین پارتەکان ئەم مێژوو بەهێزی پارتی بۆ چێگەڕێتەوە. پێشەکەی ئەمێ پیرۆزبایی لە سەرۆک و هەردوو جێگرەکە و ئەندامانی سەرکردایەتی و ئەندامانی کۆنگرە و لە ئەنجیرانی پارتی دیموکراتی کوردستانەکەم هیوادارم ئەم کۆنگرەیە سەرکەوتوو بێ بۆ ئەوەی بێبە بە کۆنگرەی ئاشتەوانی لە ناو خەڵکی کوردستانە و بێبێ بە کۆنگرەیە کە خزمەتی خەڵکی کوردستان بکات. ئەوە گەورەترین نامەیە کە پێشکەشی خەڵکی کوردستانێکە ئەم کۆنگرەیە. ئەگەر سەری مێژووی پارتی دیموکراتی کوردستان عمری 72 ساڵە لا من گەورەترین مهمترین کۆنگرە بوو کۆنگرەی سێ بوو کە لە کەرکووک گیرا لە 1953 لەو کۆنگرە هەنگاوێکی نەوعینە چووکە ئەو کۆنگرەیە ناوی حزبی پارتی دیموکراتی کورد بوو لەوێ کردی بە کوردستانی. ئەم گۆڕانکاریە بۆ چی بوو؟ ئەم گۆڕانکاریە بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان شمولکە. کەرکووک شارێکە شارێکی تەنەوەعی تایە. کەرکووک هەتاکوون ئیمڕۆ لە شۆڕشەوە بیگرە تاکوون ئیمڕۆ هەچی خوێنێکمان ناوە هەچی کاروانی شەهیدانمان ناوە لەسەر ئەو شارە بووە. شارەکە ناوچە دابراوەکانی تریش کە بڕاوە لە هەرێمی کوردستان. لەبەر ئەوە ئەو نەقلە نەوعیە وای لێکرد کە پارتی دیموکراتی کوردستان بێ بە پارتێکی کوردستانی کەواتە هەموو کەسێک خەڵکی کوردستان بێ ئەتوانێت ببێ بە ئەندامێک لەم پارتە. طبعا ئەم حیزبە لە مێژووی خۆیان گەچێریکەی بەرز و نزمی تیا بووە سەرکەوتنی تیا بۆ شکستی تیا بووە بەڵام هەر بەرە و وردە وردە هەر بەرە و پێشەڕۆ ئەگەر سەیریکەین لەمەرەوە پێش بڕاو بەهێز بێ ئیمانی بەخۆی ئیمانی بە خەڵکی حیزبەکەی خۆی و بە خەڵکی جەماوەر ئەو وەختە یەک حیزبیە بوو. ئەو وەختە وای لێکرد کە خەڵک دوای مەلا مستەفا بکەوێ بێ ئەوەی جووی لە دنگی بێت بێ ئەوەی بیبینێت ئانووی مەلا مستەفا وای کرد خەڵکەکە یەکسەر تەواوتر وەکو ئەمرێ بۆ ئاهاتە خوارەوە. خەڵکەکە نەتەوەیی ترت بوو وەک لە ئیستا خەڵکێکی نەتەوەی بوو سەیری کێشەی کوردیە کرد بە شێوەیەکی تر هێنایان لە حکمی زاتیەوە بۆ اتفاقی حوزەیران اینجا بۆ 11 ئازار لێو ئەمانە هەمووی بە مەراحیل پێشکەوتنی بینەوە بۆ حکمی زاتی اینجا گەشتینە ئەوەی کە فدراڵێت و هەوڵی سربەخۆیش هەر ئێشتام لەسەر مێزە و دانراوە و هەوڵیشی بۆ ئێرە چووکە سربەخۆی یەکێکە لە ئامانجەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر سەیری سەرۆکی ئەم حیزبە بکەیت لە عمری 13 ساڵیە بۆ بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان لە 33 ساڵیە بۆ بە سەرۆکی ئەم حیزبە ئیمساڵ 43 ساڵیشە کە سەرۆکی ئەم حیزبەیە سێ بە سیەکان سەیریکەی شتێکی زۆر گرنگە لە مێژووی هەموو حیاتی خۆی تەرخان کردووە بۆ ئەم حیزبە. لەبەر ئەوە بینی حیزبەکە مرکزێتێکی تایە سەرۆکیشی تایە کە ئەتوانێت قیادەی کا بە چۆنەڵێ بەهێمنی بێ ئەوەی بڕوا دامیشتەکە زۆر بەهێمنی و ئەو قیادەیە کە لەگەڵیشیان وەلایەکی بۆ حیزبەکەیە و پشگیری سەرۆکەکانەگرن. ئەمە خۆی لە خۆیان گرنگی ئەم حیزبەیە و هێزی ئەم حیزبەیە. بەڵام ئەگەر تۆ سەیری وەکوتم کە 43 ساڵ سەرۆکی ئەم حیزبەیە تۆ ئەزانی گەورەترین سەرۆکی حیزب و یەکێکە لە مێژۆکانە کە درێژترین سەرۆکی حیزبە وەگەر لە ناوچەکەشە حسابیشکی لە ناوچەکە 79 ئەو بوو خامنەئی 89 بوو بۆ سەرۆکی عێراق باشە لە 99شە بەحرێن ئەمیری بەحرێن ئەمانە کەواتە کاک مەسعود لەمانەش مێژووی درێژترە وەکو سەرۆکێک. ئەگەر حیزبەکە بۆ ماوەتەوە باش شتێکی پێ بڵام ئەجا من دەبستم پرسیار کەم ئێستا زۆر حزب هەن لە کوردستانە ئین شقاقی تێکەوێت جیابوونەوەی تێکەوێت هەندێکی هەر نامێنێ هەندێکی زۆر بچووکە بێتەوە چ ڕێوڕێبازێکی لە ناو پارتیاوای کردووە کە ئەم حیزب هەر گەورە بێت. با من میسالێکە بۆینەوە حیزبی دیموکراتی ئەمریکا پارتی دیموکراتەکانی ئەمریکا 1924 دروست بووە یعنی 194 ساڵە عمری
حزبی جمهوریەکان 1954 تقریبا 660 ساڵە بەچی ماونەتەوە ئەم دوو حزبە کە منافسەکەن حزبی جمهوریش لە هینی محافظینی بەریتانیا 1934 يعني 1980 ساڵە عمریان ئەم دوو حزبە لە ئەمریکا بەچی ماونەتەوە ئەگەر سەیری انتخاباتی ئەخیر بکە دیموکراتەکان 80 میلیۆنیان هێنا جمهوریەکان 75 میلیۆن هێنا خۆ 80 میلیۆن کە زەندانی حزبەکە نییە کەواتە چییە؟ میلەت لەگەڵایە یاننا پشتگیری تۆ میلەتە شەرنی ئەندام طبعاً ئەندامیانەوە نییە ناگاتە میلیۆنێکیش بەخۆ بەڵام بەرنامەکەیان چۆن خزمەتی خەڵکەکەن ئێستا میلەت لەم حیزبانە بچڕاون دوورکەوتونەتەوە بۆ لەبەر ئەو دۆخی کە هەیە ئەم ناڕەزایەتی کە هەیە بەداخەوە کە ئەمە ئەبێ ئەم کۆنکرێ وەکو وتم بۆ خزمەتی خەڵک بێ نمونەیەک با کە ئەم مؤتەمەرە ئەم ریفۆرمەی کە لە ناو پارتیا کراوە نمونەیەکە بۆ ئەوەی بۆ خزمەتی خەڵکی کوردستان بێت لەبەر ئەوە ئەبێ بزانن کە جەماوەرە پشتێدان تۆ ئەگەر لە ناو حیزبەکەی خۆتە ناڕازایی هەبێت ئەتی چۆن خەڵک پشتگیری حیزبەکەش دەکات یعنی کەواتە ئەم ریفۆرمەی کە ئەم جارە کراوە بەندە ساڵی ئەخیرا کە چوونەتەوە 12 ساڵە کە کۆنگرەی 13 بۆ 22 12 ساڵە چی کراوە چی ڕوویاوە شکستەکان سەرکەوتوەکان مێژوەکانی کە بەخۆیان تەجیلیان کردووە چ ئەندامێک چ زەرەرێکیان لە خۆیان ناوە ئێستا ماڵی کورد لە خەتەرایە ئێستا ئەم دوورکەوتنەوەی پارتی و یەکێتی زۆر زۆر گرنگە کە بتوانن پارتی و یەکێتی نزیکەنەوە دڵخۆشکەرانە کاک مەسعود و کاک نیچیروان بەرزانی و هەموو جەختیان لەسەر ئەوە کردەوە کە ئەبێ هەوڵ هەنگاو لەوە بێ کە بتوانن لەگەڵ حزبەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نزیک بنەوە بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن بۆی ئێمەش بەهێز بین لە بەغا سەرۆک بارزانی لە کاتی وتارەکەی لە کۆنگرە باسی لەوە کرد تی خۆزگە بارودۆخەکە وا بووە من لێرە مەڵاویم لێتان کردایە نەبوومایەتەوە بە سەرۆکی حزب جارێکی دیکە ضرورەتی ناوچەکەوان ناخوازێت هەرە و سەرۆک بێجارێ با حزبەکەش ئەخوازێ نەوەکو هەر منتقەکە حزبەکەش ئەخوازێ کاک مەسعود بۆ بە مەرجعەتی حزبەکە یعنی سەرۆکی حزبەکەش نییە مەرجعەتێکە بۆ ئەواشوو بۆ حزبەکانی کەش یعنی ڕوویت لێەکەن بۆ لەبەر ئەوە مەسئولێتێکی گەورەتر لەسەر شانێتی کە ئەو هەنگاو بنێ کە ئەم چارەسەری ئەم دۆخانە بکات لەبەر ئەوە خەڵکەکە چاوەڕانی لێکات یعنی کە خۆی کە ئەو قسەیەکات ئەو مەسئولێتە هەڵەگرێت ڕاستەکات کاتێکی زۆر گرنگە کە ئەو دەست پێشکەری بکە بۆ ڕێخستنەوەی ماڵی کورد ئەوە حزبەکەی ڕێخستەوە و ڕێژەی گەنجان تقریبا لەوانەیە 25 بۆ 30 بچنە سەرەوە ڕێژەی ئافرەتان بەدڵخۆشیەوە بەرز بوونەتەوە هەروەها دوو شتێکی کەشی وت ئەگەر لە بیری لە قسەکە وتی من و خوا لە خێشبوو کاگە دریس یەک دڵبووین لە دوو جەستا هیوادارم کاک مەسرور و کاک نیچیروانیش بە هەمان شێوەی ئەو دوو برایە ئەم دوو ئامۆزایەش وەکو یەک بن بۆ ئەوەی خزمەتی زیاتر خەڵکی کوردستان بکەن و ئەوەش نێڵم ئەم ململانەی کە خەڵک بەحسێکە نەبێت چووکە یەک پشتری یەکتر بن بۆ خزمەتی خەڵکەکە چووکە چەند حزبێک هەچ چی یەکێتی چ پارتی چ حزبەکانی تر کە یەک بن لە ناوخۆیان ئەتوانن زیاتر خزمەتی خەڵک بکەن من لێرە خەڵکەکە مهمە لای من ئایا چی دەستکەوتێک ئەبێ بۆ خەڵکی کوردستان جای سەبا من لەوە بپرسم زۆر کات چاودێرانی سیاسیم چەند ڕۆژێکە قسەم لەگەڵ کردوم باسییان لەوە کردووە کۆنگرە چەند گرنگە دوای کۆنگرە لەوە گرنگترە وایە بەڵێ چکاوکو وتم بۆ گرنگە ڕنگانەوەی ئەم کۆنگرەیە لەسەر جارە ئەندامی حیزبەکان چۆنە نەڕازایەتی هەیە لە ناو حیزبە هەموو حیزبێک ناڕازایەتی هەیە ئەوەی بڵێن هیچ شتێ نییە ئەوە ڕاز ناکە ئەتوانین بڵێنەوە کاتە کێشەیەکی گەورە هەیە طبعا ناڕازایەتی هەیە ئایا ئەم نەڕازایەتیە ئەم کۆنگرەیە کەمێ کاتەوە یان زۆرێ کاتەوە ئەوە جارێ خاڵی یەکەم بۆ ناو حیزبەکە خۆی دوای ئەوە هەنگاوی چی ئێرێ بۆ ڕێخستنەوەی ماڵی کورد دوای ئەوە هەنگاوە گەیرێ بە ئەوەی کە لەگەڵ بەغا چەند نزیک بنەوە پێکەوە لەگەڵ حیزبەکانی کە چۆن یەکتری بن چۆن پێگەی هەرێمی کوردستان بەقۆتکەن کاکە هەرێمی کوردستان
وەکو جەزیرەیەک وایە دەوروخولەکەی هەمووی ئاگرا ئێتۆ چۆن لەم ئاگرە خۆ دەپارێزی ئێگەر لە ناویشەوە ئاگر هەبێت سوتاویت ئەم هەرێمە چێتێکە بۆ هەموو خەڵکی کوردستان نەوەکو هەر باشوور بۆ هەموو جوار پارچەکە هەموو لەژێر ئەم چترا ئەجین ئەبێ بە هەموو هەوڵبن بیپارێزن ئەتر سیاسی بێ ئەسکەری بێت ئەبێ بیپارێزن ئەبێ شەڕ دوور خەنەوە لەم سنوورانەی خۆمان ئەبێ هەوڵبن کە ئارامی هەبێ لە هەرێمی کوردستانە بۆی ئارامێک هەبێت لە خزمەتکردنی خەڵکی کوردستان. بەڵێ بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی لە ستودیۆ ئامادە بوویت. سوپاس بۆ شرۆڤ ئامادە بوونتان دکتۆر. سەرچاو سپاسدانەکەم.